لەسەرم بابەتە لەگەڵ میوانەکەم گفتوگۆ دەکەم بەڕێز یادگار محمود ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە سلێمانیەوە لەگەڵم دەبێت. بەڕێز یادگار سپاس کە لەگەڵ کوردستان 24 با لە ناوەڕۆکی گرنگی بابەتەکەەوە دەست پێ بکەم. ئەم جیاکاریە بۆچی لە پرۆژە گرنگەکان لە نێوان هەولێر و بەغدا هەیە؟ بە چ مەبەستێک هەرێمی کوردستان لە پرۆژە گرنگە استراتیژیانە پشتگوێ دەخرێت؟ ڕاستیەکەی ئەم بابەتە کە یا با بڵێن ئەم پرسیارە دەتوانم بڵێم نەک دووبارە بەڵکو چەند بارە ئەبێتوانێ بە تایبەتی من ئەگەر زەمانێکی بڵێن معەن وەربگرم ئەو زەمانەش با بڵێن ئەو کاتێ ئەو قۆناغا ئەوەیە کە لەم خولۆ لە خولی پێنجەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە کە بەندە ئەو شەرەفەی پێ بەخشاوە نوێنەرایەتی میلەتی خۆم بکەم. ڕاستیەکەی ئێمە دەتوانین بڵێن ڕۆژ نییە ئێمە وەکو هەرێم وەکو کیانێکی دەستوری کە هین نەکرێن پەرایز نەخرێن لە هەموو یعنی ڕۆیەکەوانێ لە هەموو جەنبەیەکەوانێ ئەوش بۆ ئەوە ئەگەڕێتەوانێ ڕاستیەکەی کە ئەوەیە ئەو سیاسەت و ئەو عەقڵەتی کە لە بەغایە بەداخەوە لە دوای 2023 هەروەها بە تایبەت لە دوای 2005 وانەیە کاتێکە تقریبا لە 80 دانیشتوانی عێراق بە هەموو پێکاتەکانەوە مەعادا ئەو کاتە پێکاتی سنی نەبێ هەمووی دەنگی پێ لە 80 ڕێژەیەکی زۆر بەرزە دەستورێکی بڵێن هەمیشەیی عێراق لەو دەستورەدا ڕاستیەکەی هەموو ئەم کێشانێک کە دووچاری هەرێم ئەبێتەوانێ هەمووی لەوێدا دەتوانم بڵێم لە زۆربەی مادە دەستوریەکانە ئاماژەی پێیاوە. بۆ نمونە ئێمە ئەگەر سەیری مادەی وابزانم 100 ئەگەر بە هەڵانە چوو بێتم باز لە دەسەڵاتە حەسرەکانی بڵێن حکومەتی ئیتیحادیەکە لە مادەیەکی ترا کە مادەی وابزانم 114 باز لە دەسەڵاتەکانەکە کە هاوبەشن. بەڵام ئێمە ئەگەر بین ئەو سیاسەتەی کە حکومەتی ئیتیحادی کە بەس بە ناو ڕاستیەکەی ئیتیحادیە دەیگرێتە بەر لە مامەڵەکردنیە لە بەڕێوەبردن و لە ئیدارەدانی ئەم دەوڵەتەیە کە سیستەمێکی بڵێن فیدراڵی پەرلەمانیە ئێمە هیچ کاتێک ئەسەری دەوڵەتێکی فیدراڵی ڕاستیەکەی نابینین. دەتوانین بڵێن ڕۆژ بە ڕۆژ زۆربەی ئەو مادانەی کە پەیوەستە بە وێناکردنی بەرجەستەکردنی سیستەمێکی فیدراڵیەوە لە عێراقا زۆر بە ئەنقەس هینەکرێت پشتگوێ ئەخرێ. باشە مەبەستەکانی ئەوە جوابی پرسیارەکەی خستنی ئەم بابەتە چییە بەڕێز یادگار؟ ئەم مامەڵە نافدراڵیە لەگەڵ هەرێمێکی فدراڵ کە وەکو پارێزگایەکی تەنانەت عێراقیش مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان ناکرێت لە پرسی بودجە و شایستەدارایەکان تابگا بە پرۆژەکانی هەڵبەرهێنان ئەو پرۆژەی استراتیژی. منەمەوێت لە مەبەستەکە بزانم سیاسیە مەبەستە قەست دەکرێت ئەو عەقڵیەتەیە؟ هەروەکوتم بەداخەوە لە دوای 2005 و گۆڕینی حکومێکی مرکزی ئەم 100 ساڵەی ڕابردووی عێراق ئەمەلێکی ئەوە هەبوو کە لەسەر ئاساسی ئەم گۆڕانکاریە لە سیستێمە لە ڕژێمە کە بێت ڕژێمێکی فیدراڵی بەس کێشەکە لەوایە خات و گوڵباخ ئەمەش بۆ هەموو لایەک ڕاستیەکەی ئاشکرایە. تۆ ئەگەر دەستوری هەبێ بەڵام لە هەمان کاتە ئەو عەقڵیەتەی کە لەم بەشەی عێراقایە کە هەمان عەقڵیەتی ئەو چەند ساڵەی ڕابردوو بێ بڕوان ناکەم دەستور بەهایەکی ئەوتۆی هەبێ بڕوان ناکەم دموکراسی بەهایەکی ئەوتۆی هەبێ یا سیستەمی پەرلەمانی ڕاستیەکەی ئەو سیستێمە پەرلەمانی ڕاستەقینە بێ کە لەو سیستێمەدا هەموو هەرێمەکان ئەگەر چەند هەرێمێکی تر هەبن لەم سیستەمی فدراڵیە کە بەداخەوانێ ئەوە ژێکێکە لە سەرپێچەکانی بڵێن دەستوری نوێی عێراق کە نایەڵێ هەرێمێکی تر دروست بوێ و ئێمەش کە هەرێمێکین ڕاستیەکەی پێشەوەی کە ئێمە بە خۆبەخشانە بگەڕێنەوە سەر عێراق ئێمە خۆمان دەتوانین بڵێن ئیستیقلالیەتێکی ئەوتۆمانە هەبووەتە ڕادەیەکی زۆر زیاتر لە میراثەکەی کە ئێستا هەمانە. بەس ئەوەیە عەقڵێتەکە هەمان عەقڵێتە عەقڵەتێکی ئەنسۆریە عەقڵێتێکە ئەو بە چاوی دوژمن ڕاستیەکەی هینت دەکات سێری دەکات مامەڵەت دەکات وەکو بەشێک یا هاو بەشێکی ڕاستەقینە لەم عێراقا ئەسڵەن مامەڵەت لەگەڵاناکە. بۆیە مەسەلەی دیموکراسیەت بە تایبەتی لەم وڵاتانەیە کە هەژارن لە بوونی کللتوری دیموکراسی چونکە من هەموو جارێکە ئەڵێم ئەمەش بۆچوونی خۆم نییە بۆچوونی زاناوە بۆچوونی شارەزاکانە کە دیموکراسی ڕاستیەکەی پێش ئەوەی ببێت بە ڕژێمێکی بڵێن سیاسی ئیدارەدانی دەوڵەت دەبێ هەڵقوڵای میلەتەکە بێ مانای ئەوەیە کە تۆ دەبێ دیموکراسی لە پێشە
بوو بێ بە کللتوری میلەتەکە میلەتەکەش کێ بێگومان خۆ هەر لە میلەتەوانێت تۆ نخبە هەڵ ئەبژێری بۆ ئیدارەدان و زۆر باشە بەڕێز زیادگار کەواتە حکومەتی عێراق دیموکراسی نییە. باشە کەواتە حکوومەتی عێراق بۆچی هەرێمی کوردستان بە کێشەی شایستە داراییەکان و پرسی موچەوە هەموو مانگێک سەرقاڵەکات لە بری ئەوەی پابەندی دەستور و ڕێکەوتنەکان لەگەڵ هەرێمی کوردستان بێت و هەروەها ئەو کێشە سەرەکیانەی کە هەیە لەناو دەستوردا چارەسەری بکات بۆ ئەم بابەتە بە بەردەوامی لە نێو عێراق لە نێوان هەرێمی کوردستان و بەغداد دووبارە دەبێتەوە. ئەو هەر وەکووتم ئەوان حەز بە ئەسڵ قەناعەتیان بە مینە نییە بەم فیدراڵیەتە نییە کە هەیە زۆر من لە زۆربەیان دەبیسماڵێن ئەو کاتێک کە ئەم دەستورە نووسراوەتەوانێ لە زۆف و زمانێکی ترا بووین مەجبور بووین ئێمە ڕازی بین بۆ ئەو کاتە بەس ئێستا ئێمە دەبینین کە عێراق دەتوانین بڵێن لە مەنتیقەکەیە بەهێزتر ئەبێتەوانێ ئێستای عێراق ڕاستیەکەی بەراورد ناکرێ لە ساڵانی یەکەم و پێنجەم و هەتا دامی دوای ڕۆخانی ڕژێمی باسیش بۆیە ئەوان حەز بەوە ئەکەن کە لە عقلەتێکی چۆنەڵێ کلاسیکی کە ئەسڵن وایان لە خەڵگایانەوە کە فیدراڵی یعنی تەقسیمی عێراقە ئەوان حەز دەکەن بە ئەوەی کە نەتەوەی سەردەست بن کە کورد ئەوانی تر کە لە خۆیان نییە لە ژێر ڕکێفی ئەوانە بن ئەمە ئەم عقلەتەیە کە ڕاستیەکەی ئێستاش لە هەزال دەتوانین بڵێن کە هینەکات حکمی عێراق دەکە حەزبەت مرکزیەکە ئۆنسۆریە هەتا سەر ئێسقان من بەپێی ئەزمموی خۆم کە ئەم سێ ساڵە لە ناویانە زۆر لە نزیکەوانە بەرێکەوتنمان هەبووە تۆ لەگەڵ ئەم عقلێتەیە و لەگەڵ ئەم ئایدیا و ڕوانگەیە ڕاستەکەی هینەکەی مامەڵەکەی باشە بەڕێز یادگارە گەر باسی پرۆژە گرنگەکان بکەین بۆ نمونە پرۆژەی گرنگی استراتژی لە عێراق جێبەجێ دەکرێت بەپێی ئەو دەستورەی کە هەیە بەپێی و یاسایانەیە کە هەیە دەبێت پشتگیریمی کوردستان لە پرۆژەکانی و بەرهێنان لە سەدا 4 دەبێت لە کاتێکدا ئەمە جێبەجێ ناکرێت وەکو خۆی بۆ نمونە ڕێگەی گەشەپێدان عێراق دەبەستێتەوە بە ڕۆژهەڵاتی ئاسیا و لێەوە بە ئەوروپا لە کاتێکدا پارێزگاکانی هەرێمی کوردستان لێ بێ بەشن بەپێ وەکو عێراق دەڵێ بودجە نییە بۆیە بێرەدا تێ ناپەڕێت پرۆژەی بازرگانی گەورە لەگەڵ چین و بەریتانیا هەیە هەرێمی کوردستان لێ بێ بەشە عێراق لەمە سوودمەند دەبێت بەڵام هەرێمی کوردستان پشتگوێ دەخات ئەمە کێ بەرگری لە مافی هەرێمی کوردستان دەبێت بکات چۆن دەبێت عێراق پابەندی ئەم ڕێککەوتنانە بکرێت ئەگەر ڕێشکاوانەتر بێڵێن ڕاستەکەی ئەگەر بینە سەر ئەو ڕێککەوتنە گەورانەی کە بە ملیاردها دۆلار تێیدا چۆنەڵی هینە ئامادەیە قەبارەی ئەو ڕێککەوتنانە بڵێن لە ملیارد دۆلار و پاوانایە زۆر بە سادەیی پێمان ئەڵێ چۆنێتی ئەم سیاسەتە و ئەم بەڕێوەبردنە یا ئەم ڕێککەوتنانە لە دەرەوەی بەشداری پێکردنی هەرێم بۆ نمونە گەر ئێمە ئەم یاداشتی لێک تێگەیشتنە کە لە مانگی دووە ڕاستیەکەی دەچێتە قۆناغی واژۆکردنی ڕێکەوتنێکی زۆر گەورە لە بواری وزە و لە بواری نوێکردنەوەی کێڵگە نەوتەکانی بڵێن کەرکک لەلایەن بریتیش پێترۆڵ ئەمە پێمان دەڵێ ڕاستیەکەی ئەو سیاسەتی کە ئێستا عێراق هێنی ئەکا ممارەسەی ئەکا زۆر کورد و مختصەر و زۆر کورد و کوردیانە دەردەهین ئەڵێ سیاسەتێکی داگیرکەرانەیە ئەو وەکو داگیرکەرێک مامەڵە لەگەڵ تۆیە ئەکا چونەکەم زۆر بەزەقی بەتایبەتی ئەو ڕێکەوتنی کە ئێستاە ئەو یاداشتی ڕێکەوتنە هەیەی کە لە ئەخیری ئەمرە ئێمە دەزانین سەر ڕێسە پێچیکردنی مادە دەستوریەکان کە باز لە ئیدارەدانی کێڵگە کۆنەکانی بڵێن نەوت ئەکا بە هاوبەشی هەرێمەکان و ئەو پارێزگایانی کە نەوتیان بڵێن هەیە زۆر بە ڕۆن و ئاشکرا هینی کردووە ینی هەرێمی لێ کردوتە دەرەوانێ و سربەخۆ حکوومەتی فیدراڵی ئەم هێناکە ئەم ڕێکەوتناکە چارەسەری ڕاستیەکەی ئێمە چییە؟ ئێمە ئەگەر بین باس بکەین لەوەی کە ئێمە بەشدارین لە پرۆسی سیاسی عێراقا و لە پەرلەمانە کە ئێمە نوێنەرمانە ئەچێتە ئەنجومەنی نوێنەرانی عێراقی فیدراڵەوانێ
ئێمە دەتوانین چی بکەین وەکو ئەنجومەنی نوێنەرانی عێراق. من پێم وتی سەرەتا لە پرسیارەکانی بڵێنە سەرەتادا من پێم وتی کە ئەمان بڕوایان بە فیدراڵێت نییە، کە بڕوایان بە فیدراڵێت نەبوو لاوازی هەژاری ئەو کلتورە دیموکراسیە کە لە پەرلەمانەوانە پەرلەمانێکی ڕاستەقینە ئەو نوێن پێکاتانی کە دێتە ناو ئەنجومەنی نوێنەرانەوە مەجای ئەوەیان هەبێن نەک بە دیموکراسی کلاسیکەکە لە ڕێی زۆری نەوانێ هەموو ئەو ئەجەنداوە هەموو ئەو ویستانەی کە بڵێن خۆیان هەیە ڕەتی ئەەکەن کەواتە ئێمە لە سیستەمی پەرلەمانیەکەوانە ئێمە وەکو نوێنەر کە بەشێکین لە هەرە گرنگی بەژاری پرۆسی سیاسی ڕاستیەکەی من دەتوانم دووبارە بڵێم ڕاشکاوانە ئێمە کەمینەین. ئەگەر هەموو کتلە کوردستانیەکانیش ئێمە بەیەکەوانێ یەک سەنگەر بین ئەوان دەتوانن بە ئەغلبیەی مطلق هینەکان دەربکەن، یعنی تەصدیقی هەموو دەنگان لەسەر هەموو ئەو پرۆژە یاسایانەیە ئەو پرۆژە تعدیلانەی کە هەیەە ئەڕەتیکەن کەواتە چی ئەمێنێتەوانێ بۆ کورد کە بتوانێت لەم قەیرانە یا لەم سیاسەتە چەوتە داگیرکاریە چۆن ڕێگەمە سیاسەتێکی داگیرکاریانەیە مامەرەسەیە ئەکا عێراق کەواتە لێرە پرسیارەکە ئەوەیە ئایا کورد دەبێت چی بکات بۆ ئەوەی کە ڕێگری بکات لەم پەراوێز خستنە و گەڕانەوە بڵێن بۆ زۆر باشە. بەڵێ بەڕێز یادگار مەحموود پەرلەمانتاری عێراق لە سلێمانیەوە لەگەڵ کوردستان 24 بووی زۆر سپاس.